هەموو تا قسەی زۆرتان کە ڕێگە شتێکی وان نەماوێتەوە بەڵام من سپاس بۆ کاک محەممەد و بۆ کاک جەباریش هەم سوپاسی مەوقفەکانی شێکم وەڵام ماوەیەکی زۆرە لەوە تا دوور کەوتووە لە حکومەت و بەقاولی خۆت خانشین بووی باشترە. زاید باسی دوو تەوەرەت کردێکیان کاک جەبار مەسەلەی هێزی پێشمەرگەیە ئەوەی کە کاگەوبەکر وتی بەڕاستی هیم بۆ زۆر درەنگە بۆ هەموو ئەم شتانە. ئەمە بەهەرحاڵ ئەم هێزانە هێزی بێ ئینتیمانیان ئینتیمان بۆ نیشتیمان و نەتەوەنیەوە بۆ حیزبە بەهەرحاڵ هێزی حیزبیشن بەهەرحاڵ، بەڵام ئەمانە کاگە هێزی شەخصن سەرانە لە خەڵگەسێنن سلە بە تایبەتی لەو چەند ئەو هەموو حەدەسەی ڕووی داوە، یعنی ئەوە خەڵگە کوشن پارە لە خەڵگە سێنن پارە لێوەرەگرن بۆ سیارەی جامڕەش پارە لێوەرەگرن بۆ هەوەی دەمانچە. ئەمە ڕێزم هەیە بەڕاستی ئەمە هێزی پێشمەرگەنی ئەمە چەتەیە. ئەم هێزێک پارە بۆ خەڵک دروستکە بە ناشەرعی بۆ دەمانچە بۆ جامڕەش خەڵک سەرانە لە خەڵکی بستێنێ، یعنی عیبەکەیەکە من لە ناو هێزێکی پێشمەرگایە جێگای بێتەوە وەخۆش لەوانەیە زۆر زۆر لە منیش و لەم برادرانش باشترە زانی. من یەک قسەیەکی تر لەسەر بۆ چوونێکی جەنابەت کە لە کۆتایی قسەکان تاوە بوو کە ئێمە هیواداری نەبینە بەشێک لەم ململانی ئەم منتقانە کاک جەبار بووین نەبین نەبینەکەی لێلا بە ئەم هەرێمی کوردستانە بە تایبەتی کەوتۆتە ناو جەمسەرگێری نێوان ئێران و تورکیاوە. هێزەکانی یەکێتی نیشتیمانی پارتی کرێکارانی کوردستان هێزەکانی هەسەدا لەژێر ئەو هەژمون هێنن کە کۆماری ئیسلامی ئێران لە منتقەیە بەڕێوەیە بە لە تارانەوە دێ ئەم هیلالی شیعێ بەم منتقانەیە تێپەڕێ دیقەت بە ئەو خۆ دەزانی دێتە خاڵەقین و لە کرماشانەوە دێتە دیالە و تکریت و شەرگا تاگاتە ڕۆژە تاگاتە سنوور حیزب الله. ئەمە جەمسەرگیریەکی ئەوی پارتی دیموکراتی کوردستانە لەگەڵ تورکیا تحصیل حاصل لە جاو عێراق شتیەوە ئێمە کەوتوینە ناو ئەم جەمسەرگیریەوە، بەڵام بەبێ ئەوەی استراتیژەکەی خۆمان ئامانجەکانی خۆمان دیاریکەین وکەوە هەموو ئەم بەڕێزانوتی ئەم دەوڵەتە بەکارمانێن، ئەمیان لە دژی پارتی کرێکارانی کوردستان ئەویان لە دژی کۆمەڵە و دیموکرات. ئێمە هەر باسی پارتی کرێکارانی کوردستان نییە، باسی کۆمەڵە و دیموکراتیشە. لە دوای ڕاپەڕی نۆزیکەی 400 کەسیان شەید کراوە لە سلێمانی و هەولێر و سۆران و ڕانیە 400 کەسیان شەید کراوە. هەفتەی پێشوو هێزیەکێتی چێتە سەر کۆیڵە کاکەجا من تەلبەندیەکەم مەسەرەن تورکی پارتی دیموکراتی کوردستانیش ئەماکە بۆ تورکیا لەبەرەوە کاک جەبار ئێمە کەوتوینە نا ئەم جەمسەرگیریەوە بۆ دەرچوونیشی لێ تازە مەحاڵە، ینی چی ماوەتەوە لەبەرەوە ئەو جاوە جەمسەرگیریە درێژە بێتەوە خۆشجەنابیش دەزانی بۆ ئەمریکا و ئەمریکا زۆر نیگەرانە خۆ لەم پەیوەندیانەی یەکێتی لەگەڵ ئێران، ئەمریکا زۆر نیگەران لەم پەیوەندیانەی تورکیا و مەسەرەن پارتی کە درێژە بێتەوە بۆ ناو رووسیا و ئەمریکا. ئەمانە خۆ دەزانی مەسەلەی گازی چەمچەماڵ ئەوە چەند ساڵە خەریکن حەسمیکەن لە نێوان ئەم دوو هێز گەورەیە، بەڵام لە نێوان تورکیا کە دێتە خوارەوە بۆ تورکیا و ئێران بۆیە ئێمە لەم ململانەیانەیە بەشدارین و بەکارمانێنن و بەڕاستی دەخالەت دەکەن و دیسانیش بڵێم ئەم قسانەی من یەکەم جەنابەت دەقیقتر ئاگال لێتی لە بەشێکی زۆری و بەردومانانەی پەکەکاییکە ئێرانێکە تورکیاییکە خەڵکی مختص لەناو ئەم هێزانەیە کاریان بۆکە، هەنێگەنا لە هەندێک شوێنی حەسازەدەن ئیمکان نییە مەسەلەکە خەڵکێکی تەبیعی جاسوس بێ دیارەکە بەڵگیان لە پشتەوە هەموو ئەمانش بەڕاستی هەموو ئەمانە خۆ دەزانی گیراون تحقیقیان لەسەر لێکۆڵینەوەیان لەسەر کراوە. قسەیەکی تر ئەوەی جەنابەت زۆرتر لە قسەکانی جەنابەت کە ئایا عێراق بەشداری ئەم شەڕاکە شەڕی پارتی کرێکارانی کوردستانەکە بەنظری من ئەم شەڕە ئەبێ و ئەم شەڕە تەنها یەک حاڵەت هەیە کە حەسمیکە کۆتایی پێبێنێ بەڕێی شخصی خۆمەوەیەکە ئەویش ئەوەیە ئەگەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەخالەت بکە وەکو ئەوی کە لە هەرێمی جافنا بەرامبەر بە پڵەنەکانی تامیر لە هەرێمی جافنا لە سریلانکا کردی کاتێک ئەو حرەکەتەش لە هەستاشیەوە حرەکەیەکی باشدەوام بوو لەو منتقەیە و داکۆچی لە مافەکانی خەڵکی تامیلەکە، بەڵام حرەکەیەکی زۆر شۆڕشگەران و سەرکەوتوو هەتا ئەو کاتێک کە پێویستی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئیسپانیا هیندستان و سریلانکا بەیەکەوە ڕێکەوتن کۆتاییان بە حرەکەتەکەێنە. ئەمە من ناڵم مەسەلەن 100% ئەمە دووبارە بوونەی ئەم سیناریۆ لێرە ممکنە، بەڵام وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا تا ئێستا بەجددی پێم وانێ دەخالەتی کردبێ یان بڕیاری دابێ یان پێی باش بێ کە بەشداری
شەڕی تورکیا بکات لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان و پۆشە پێم وایە تێکچوون و ساردبوونەوە و گرژیەکانی پەیوەندیەکانی نێوان ئەنقەرەواشنە بەشێکی بۆیە کە ئەمریکا نەچێتە ژێرخواستەکانی من هەواڵ جەمیل بینی جارێک لێم پرسی وتم لەگەڵ ئەمریکا پەیوەندیتان چۆنەوتی دێنە ئێرە دێنە ئەو شوێنەی خۆی دەیدانێتی دێنە ئێرە بۆی کە ئێمە پرسی دیموکراسی لەگەڵ تورکیا بەڵام وتی جوابەکەی منەوە بۆ ئێوە گەرەتانەوێ ڕێکەوتن پێین پرۆسی ئاشی دەست پێ بکەیت چنە ئیمران جوابەکەی لێوێ ئەوان هەرچیان بڕیادا ئێمە ئەەکەین بۆیە بە نەزەری من بەشداری و دەخالەتی ئەمریکا لەم بابەتەیە زۆر خەتەرناکە من نازانم جەناب معلوماتێک دەبێت چەنە ینی ئەمریکا دێتە سەر خەت لەگەڵەمە یان هەر لە چوارچەوەی ئەوەی جەنابەت باس کرد هاوکاری هەواڵگری و ئەمنیە و ڕاگررتنی هاوسەنگی هێزە بەپێی گرنگی جیۆپۆلۆتیک و استراتیژی تورکیا ئەوە تا ئێستا ئەوە ماوەتەوە بۆیە پێم وایە ئەوە ئەکەوێتە سەر ئەوە سەبارەت بەوەی کە ئەوەی کە جەنابی شتت لەم سنوورانە پارتی کرێکارانی کوردستان بڵاو بۆتەوە چێ وەکو پێکاکاچی وەکو پەژاک وەچوو وەکو یە بەشە لە شنگال و ئەمانە پێم وایە ئەمانە تەحسیل حاصلە تازە هێزێکن لەم منتخانە اینجا کەم بوونەوەیان ناوەنەی دەرکردنیانە شەڕیانەڵێ کارێکی مەحاڵە چ لە ئاسۆس کارێکی مەحاڵە و ئەمەی تا ئێستا یەکێتی نیشتیمانیش ئەیکا کارێکی باشە هەندێک لە چاپۆشی لە تیرۆرەکانی سلێمانیەکە ئەنی بێدەنگیەکە لەو چاپۆشیانە وە لە هەمان کات پارادۆکسی شەیە لەو بۆ چوونانەوەی کە ئەو کەوتم دیسان بڵێم مەسەرەن ئەوە کۆمەڵە و دیموکرات و سازمانی خەبات و ئەوانە باماشەوە مەسەرەن هەموو ڕۆژ ئێرانیەکان ئەسنە ئۆردوگاکانیان ئەبێ چۆڵیکەن و ئەبێ خەڵکی مەدەنی بێ و ڕێک ناکەون لەسەر کەم پێکوە حاصل کۆتایی بە شۆڕەشەکان بێنن بە جۆرێکی تر بە نەزەری من هەرێمی کوردستان خۆشت باش مەترسیەکان باس کرد زۆری شت نەوت ئەوەی کە لە دڵتایە حتمما زۆری نەوتووە بەڵام قسەکەی بەداخەوە کە ڕەنگە بەرپرسیارەتی جزئی بکەوێتە سەر ئێمە لە هەر کارە ساتێک لە هەر شکستێک لە کۆتایی پێهاتنی ئەم ڕۆژەی کە لێرە بۆتە ئەوە هەم ئەمانە کە گوێ ناگرێت لەم قسانە کە ئیتر مەسە ئەم خەڵکانەی کە لێرەن ڕەنگە هەمووی بە پێی ئیمکاناتی خۆی دڵسۆزی خۆی ئەم قسانەی ئەیکە ئەمە بۆ نازانن کاکە ئەمانە نازانن ئەمە کاک ئەم هەموو قەتڵ و ئام و کوشتاری ئەم برادەرمانە هەمووی پارەی لەسەوەرەگیرێ پارە یعنی هیچی تری لەسەر وەرناگیرێ هیچ ئەگەرتکەن بە دەوڵەت با ئێمە شتەی دیکەین ئەگەر بۆ پرسی دیموکراسیە باتەی دیکەین ئەگەر مەسەلەن دژی ئیسرائیل لە ملانیانەوە باتەی دیکە هەمووی پارەی لەسەوەرەگیرێ پارەکەش بۆ کۆمەڵە شەخصە یعنی خۆفرۆشی و ڕێزم هەیە جاسوسی و هەموو کارێک بۆ ئەم وڵاتانە لە پێناو پارەیەکە لە پێناوی چی تران کە لە کاتێکا خۆیان هەمیان ئیمکاناتێکی زۆر باشیان هەیە تێ ناگەم لەوە بۆ یعنی بەڕاستی ئەمە هەر چەنە تەحلیلاتی ئەم ڕەوشە ئەم منتقی سیاسەتی ئەم منتقی ئەم سیاسەتی وڵاتان بکەین ئەنێ دینەوە سەری کە جەناب بەشێکی خەتای خۆمانە والله هەموو عالم گەشتە تۆی کە سەهاشتای خەتای خۆمانە ئەنی ئێرانیانی تورکیانی شەڕی پاگاکەین لە کۆمەڵا دێن لە دیموکرات یعنی قسەکەوەیەکە هیوادارم ئەمە ڕوو نەدا بەڵام ئەم هەموو ئەم مەترسیانە ئێوە باسیەکەن کە هەمووتان بە پێی منتق و هەمووتان مەسەرن ئاماژەیە بۆی کە چارەنووسی ئەم هەرێمە بەرەو شکستەڕوە و ڕەنگە دووبارەکردنەوەشی کاتێکی زۆری بێت بەحاڵ قسەمان زۆر کرد من سوپاسی جەناب دەکەم و سوپاسی ئەم بەڕێزانەکەم و هیوادارم ئەم قسە ئەم بۆ چوونە ڕەشبینیانە ئێمە هیچی سەر نەگرێت هیچی واقعی نەبێت پێچەوانەکە ڕاست